پێیانەڵێین ئێوە گەوهەرێکتان لە گەنجینەی بەهەشتە. باگەنجێکی تازە پێگەنجتوو بێ ئەوە ئەتوانێت سەرەتا بەناوی خوا درود و سەڵات بەسەر جانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. پێشەکیش بەخێرهاتنێکی گەرمتان دەکەم ئەمێ لێرەشەوە سوپاستان بکەم کە هەموو جارێ لە هەنگ و چالاکیەکانماندا جەنابتان حزورێکی بەرچاوتان هەیە. ئەم چالاکیانە بۆ جەماوەری کوردستان بەگشتی و جەماوەری ئیسلام دۆست و قورئان دۆست دەگوێزنەوە جێگای دوعای خێر و دەستخۆشی و جەزاکم الله خەیرا. بەڕێزان ئێمە وەکو ناوەندی هەڵەبجەوە فێرکردن و لەبەرکردنی قورئانی پیرۆز لە پارێزگای هەڵەبجە لە مودەی 4 ساڵی تەمەنیدا ئەم ناوەندە سەرقاڵە بە وتنەوەی وانەکانی قورئانی پیرۆز و فێرکردن و لەبەرکردنی قورئانی پیرۆز و ئاداب ئیسلامیەکان و فقی ئیسلامی. سواس بخوا لە ناوەندەکەماندا خولی تەجوید و فێرکردنی قورئانی پیرۆز بە هەردوو شێوەی التەلەقی والمشافەهە مامۆستایان بەسوودەگرتن لە تەکنۆلۆژیای سەردەم ئەوانانە دەڵێنەوە الحەمدوللا. و ئەمەش سواس بۆ خوا خولی چوارەممانە کە ئێستا ئاهەنگی دەرچوونیان سێم و چوارەم بە تێکەڵاوی ئاهەنگی دەرچوونیان بۆ بکەین و ساڵانی پێشتر خولی یەکەم و دووەم ئاهەنگیان بۆ کراوە. سوپاس و ستایشی خوای پەروەردگارەکەین کە کۆمەکی کردین ئەمە ئەنگەش بە پایان بگاتوە بتوانین ئەم خزمەتە بە کۆمەڵگەی کوردەواری کۆمەڵگەی موسڵمانی خۆمان بکەین. خوای گەورە لە ئێمان وەربگرێت. خوای گەورە و میهرەبان ئەمڕۆ ناوەندی هەڵەبجە هەستاوە بە خەڵاتکردنی کۆمەڵێک لە فێرخوازانی ناوەندەکەمان بە بۆنەی تەواوکردنی خولێکی تەجوید کە ماوەی ساڵێکە بۆ فێرخوازان کراوەتەوە لەلایەن مامۆستایانی شارەزا و بە ئەزموونی ناوەندەکەمانەوە. سوپاسیانەکەین دەستخۆشییان لێکەین هیوای سەرکەوتنیش بۆ هەموو قوتابیانی ئازیز. فێرخوازەکان لەلایەن مامۆستا بەڕێزەکانەوە توانیمانە شتێکی باش فێربین ئێستا ئەتوانین بە باشی قورئان بخوێنینەوە. هیوادارم ئەم ڕێکخراوانە زیاتر پەرەی بدرێت. لە ئێستادا خۆتان نەزان ئەم ڕێکخراوانە لەلایەن کۆمەڵە کەسانێکەوە بە هۆکارە ڕاگەیاندنەکان ئەیانەوێ ناشرین بکرێت، بەڵام ئەم ڕێکخراوانە یارمەتی دەرێکن بۆ گێڕانەوەی پەروەردە و بۆ ناو خەڵک. سەر بەشداربووان و فێرخوازانی دەرچوانی خولی زانستی تەجوید. ڕاستی ئەمە لە ماوەیان 5-6 مانگەی کە هەوڵمان داوە فێری تەجوید بین بۆ جوانخوێندنەوەی قورئان. شتێکمان کردووە تەمەنی من ئەوە 32 ساڵە تا ئێستا کارێکی وا باشم نەکردووە. هیوادارم ئەوەی کە جیندارە و موسڵمانە ئەم دەست پێشخەری ئەمە ئەوش بە دوای ئەمە ئینشاءڵڵا بتوانێت هەوڵمان و بنێکی زۆردا بۆی بۆ جوانی فێری قورئان خوێندنەوە بێت، چونکە پێویستە بەڕاستی لازمە هەموو کەسێک کە موسڵمانە لە ڕووی تەجویدیوە تەواو بێ بۆ قورئان خوێندنەکەی. ئاهەنگە ناوازەتان بەڕەنجی بێ ئەندازەتان پیرۆستان بێ تاجی سەرتان